ڕووی یۆگاوە بتوانین جستەیەکی تەندروست بەڵام لە هەمان کاتدا مەبەستمان ئەوەی کە ئێستا مەبەستمانە چۆن کۆنیشانە ئازارەکە شوێنەکانی قاچ باس بکەین. تەبان کۆمەڵێ هۆکار هەیە چۆن ئەم ئازارە دروست بووە چۆن سەری هەڵداوە. ئێمە ناکرێت هەر ئازارێک دروست بوو ڕاستەخۆ بچین چارەسەری ئازارەکە بکەین. ئەبێ بزانین هۆکاری دروستبوونی ئازارەکە چییە. تەبان کۆمەڵێ هۆکارە یەکی لە هۆکارانی کە لە یۆگای ئەکرێ ئێمە زیاتر سوودی لێ ببینین ئیشی لەسەر بکەین لایانی تەندروستی خۆراکیە. تەبان خۆراک گرنگترین شتێکە کە ئێمە پێی زیندوین. خۆراک هەر چۆنێک بێت تۆ هەر شتێک بخۆیت بە باش یا بە خراپ کاتە باز لە وشەی خراپەکەم واتە ئەو خواردنە دەڕووی تەندروستیەوە تەندروست نەبێت ئەبێتە بەشێکی ناتەندروست لە من. کاتێک خواردنێکی تەندروستە خۆی جستێکی تەندروست کاتێک خواردنێکی ناتەندروستە خۆی جستێکی ناتەندروست. کاتە کۆمەڵێک خواردن هەیە بەپێی سیستمی یۆگاکە زیندوترینیان سیستمی تۆبی ئارویدایە کە تایبەتە بە ئیشکردن لەسەر خواردن بۆ جستەیەکی تەندروست. بەم شێوێ باسیەکە گرنگە تەواوی خواردنەکان سروشتی بن و زیندوو بن. واتە خواردنی ماوە بەسەرچوو بۆ نمونە خواردنێک نیۆڕۆ لێنراوە تۆ ئێوارەبی خۆی بەیانی دێنراوە نیۆڕۆبی خۆی ئەمە بە هەموو شوێک کە ڕەفسا. خاڵێکی ترکە زۆر گرنگە خواردنە سەوزەکان بۆ نمونە میوەکانی ئەو وەرزە بۆ نمونە سەوزەکانی ئەو وەرزە لە تۆبی ئارویدایەت کەمتر ئیش لەسەر لایەنی گۆشت و ئەو بابەتانە ئەکا. بەڵام ئەوەی کە گرنگترین خاڵێک بێکە من لە بابەتە باسی کەم هەمیشە خواردن لە درێژایی ڕۆژا ئەخورێت. کاتێک خۆر هەڵدێت پێویستە یەکەم ژەم خواردنت هەبێ پێش خۆر ئاوام پێویستە کۆتا ژەم خواردنت خوارد بێت. چونکە خواردن ڕاستەخۆ پێویستی بە هەرسکردنە لە جستەی ئێمەدا. ئەم هەرسە بەهۆی وزەیەکەوە لە یۆگای ئارویدایە کە باسیەکە کە وزەی ئاگنی وزەی ئاگرە کە خۆر سەرچاوی سەرەکی ئەم ئیشەیە بۆیە خواردنی کەڵەکە بووی زیادە هۆکارێکە بۆ دروستبوونی ئەم ئازارانە لە جستەیە کە هەندێک جار لە ناوەڕاستی شەوە تۆ خەبەرەکەنەوە بەهۆی ئازاری بەشێک لە جستەمان. ئەمە پۆینتێک. خاڵێکی تر کە یۆگا بەتایبەت ئیشی لەسەرەکە لایەنی جەسەدیە. دەبان مانێت و نەمانەوێت ئێمە لە ناو ژیانی ئاسایی ڕۆژانەماندا ئەژین هەر یەکە هەڵەسێ بە کردداری کاری خۆی هەندێک کردار کە ئێمە ئەیانکەین سروشت شیرینین بۆ جستەمان بۆ نمونە لەوانەیە ئیشکردنی من ئەوە بێت کە لەسەر مێزێک دانیشت بێتم چەنەها خەڵک بەڕێ بکەم چەنەها سەعات بەس دانیشتن ئەمە ئەم هەموو دانیشتنە ئەگەر جوڵەیەکی گونجاو نەبێت بۆ پارسەنگی ئەم دانیشتنە ئەبێتە هۆکاری دروستبوونی ئازار. تەبان جۆرێک لە سپازمین دروستە بێت ئەم سپازمینە ڕۆژ لە دوا ڕۆژکەڵەکا بێت هەمان مشکلە دروستەکە. بەڵام یۆگا دێت پرۆسە و پرۆگرامێکی هەیە بەتایبەتی کە لە هاتە یۆگا زۆر بە ڕوونی باسی ئەم پۆینتاکەم. هەناسەی سروشتی ئێمە هەناسەیەکی تەندروست نییە چونکە هەناسەیەکی تەندروست بە شێوەیەکە کە تەواوی سیەکان پڕ ببێت لە هەوا واتە تەواوی سیەکان پڕ ببێت لە ئۆکسجین. بەڵام ئێمە عادەتەن تەواوی سیەکانمان لە هەناسەی سروشتە هیچ کات پڕ نابێت لە ئۆکسجین. لەش بە بەردەوام ئیعازی تایە بۆیە گەردیقەت بەم زۆر کات ئەمە لەناو هەموو لە زۆر خەڵکە باوە ئەڵێ من هەموم شەو بەخەبەر بووم. ینی لە بروی کە کەسەکە خەوت بێ بەڵام مەڵە شەو بەخەبەر بوون ڕاستە لە ناو جێگەکەیە بەس هێشتا نەچۆتە پلەیەکی قوڵی خەوتن کە لەش بگەینێتە بارێکی ریلاکسیشن. ئەگەر هاتوو لەش ماین بە دەرەجە یەک یاخود مێشکمان بە دەرەجەیەکی گرنگ نەچێتە بارێکی ریلاکسیشن ئێمە ئازار لە لەشمانە دروستە بێت. بۆیە هەمیشە یۆگا پێتەڵێ جەستت پاک بکەرەوە بەهێزی بکە پاشان ئارامی بکەرەوە تاوەی کە بتوانین هەم هاوسەنگ بین هەم تەندروست بین لە ژیاندا.